هەوڵی مەی ڕۆژی جیهانی کرێکاران بەڕێوەیە. ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکاران بەڕێوەیە. کرێکارانی جیهان لەم ڕۆژەدا بە تەحتیلکردنی کار بە حوزوریان لەسەر شەقامەکان بە نمایشی هاوپشتی نێونەتەوەی ڕیزی خۆیان بە نیشاندانی جیهانی بوونی خەباتەکەیان مزگێنی گۆڕانکاری و کۆتایی هێنان بە تەمەنی پڕ لە ڕەنج و ئاگر و خوێنی ئەو نیزامە دەدەن. کرێکارانی وشیار و پێشڕە و ئەم تێکۆشەرانەی کە دڵیان بۆ ڕزگاری خۆیان و هاوچینەکانیان لێدەدات بە نزیک بوونەوەی ئەم ڕۆژە و بەکاری وشیارانە و ڕێکخراوی خۆیان هەوڵەدەن ژمارەیەکی هەرچی زۆرتر لە کرێکاران و بنەماڵەکانیان و لە خەڵکی ئازادی خواز و زەحمەتکێش بۆ بەشداریکردن لە ڕێوڕسمەکانی ڕۆژی 11 گوڵان ڕۆژی جیهانی کرێکار هان بدەن. ئەم ڕۆژە ڕۆژی ڕاگەیانی هاوپشتی لەگەڵ کرێکارانی جیهانە، ڕۆژی شایی و جەژن و ڕێزگرتن لە سونەتێکی کرێکاری و بیرخستنەوەی سونەتێکی مێژووی و چینایەتیە. ئەگەرچی هەر ئاستێک لە حرەکەتی کرێکاران و هەوڵ و کۆششیان بۆ یەکگرتووی و بۆ کاری یەکگرتوانە بەلای ڕژیمەوە ڕووداوێکی هەستیارە و هەوڵەدات بە هەڕەشەکردن کۆس بقاتە سەر ڕێگای، بەم حاڵەشەوە کرێکاران لە ئاکامی خەبات و دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ ڕژیم لە ساڵانی ڕابردوودا بوونەتە خاوەنی ئەزمونێکی ئەوتۆ کە ئەگەر بەکاریان بێن و پلەیەکیش بیان بەنەبانتر دەتوانین هیوادار بین کە ئەم ساڵیش ڕێوڕسمەکان بە شێوەیەکی بەرینتر و شکۆدارتر بەڕێوە بچن. ئاشکرایەکە هەر ڕادەیەک لە وشیاری و لە یەکگرتووی کرێکاران سەرمایەداران و دەوڵەتەکانیان نیگەران دەکات. ئەگەرچی تەنانەت بەیەکەوە بوونی دوو کرێکاریش نیگەرانیان دەکات، بەڵام ئەزموونی ئەم ساڵانەی دوایی نیشانی داوەکە ئەگەر ئیرادەی یەکگرتوانەی کرێکاران بکەوێتە ڕێ، ڕژیم بە هەڕەشە و گوڕەشە کارێکی ئەوتۆی لەدەست نایێت. ئەزموونی تا ئێستا نیشانی داوەکە سەرەڕای ئەوەی کە کۆماری ئیسلامی مافی ڕێکخراوبوون و کۆبوونەوە و خۆپشاندان و ناڕەزایەتی دەربڕینی لە کرێکاران زەوت کردووە و تەنانەت دۆستایەتی و بەیەکەوە بوونی چەند کرێکاریش بەیەکەوە نیگەرانی دەکات. بەم حاڵەشەوە گەلێک جار ناچار بووە حوزوری کرێکارانی یەکگرتوو لە ڕێوڕسمەکانی ڕۆژی کرێکاردا تەحمل بکات. خۆ ئەگەر دیکتاتۆریەت و سەرکوتی ڕێگر نەبێ، هەموو ساڵێک ئەم ڕۆژە بە شێوەیەکی بەرین و شکۆدار و بە بەشداری سەدان هەزار کەس دەتوانێت بەڕێوە بچێت. لە یەکەم ڕێوڕسمی ڕۆژی جیهانی کار لە ڕۆژی 11 گوڵانی ساڵی 1358 و دوای ڕووخانی ڕژیمی شادا کە بۆن و بەرامی ئازادی سەرتاسەری وڵاتی داگرت بوو، زیاتر لە 700 هزار کەس هاتنە سەر شەقامەکانی شاری تاران و ڕێزێکی شکۆداریان لەم ڕۆژە جیهانیە گرت.